ئەزان و خۆشویستان ئەمڕۆتان شادۆم کاتتان باش من شەماڵ عەلی موجاویشتر لەگەڵێەوەی ئازیزان بۆ پێشکەشکردنی بەرنمەیەک لە ڕێگەی کەناڵی هیواوە بەرنمەی ئەم یەکشەمەیەمان سەبارەت بە نائارامەکانی بەریتانیا دیارە ئەمڕۆ ڕۆژی 11/8/2024 ئەم بەرنمەیە سەبارەت بەو نائارامەیە پێشکەشەکەم کە لە هەفتەی ڕابردوو لە چەندین شاری بەریتانیا پێکات دیارە بەر لەوەی کە باسەکە دەست پێ بکەم ئومێدەوارم هاوڕێیانێک کە بینەری ئەم بەرنمەیە لە ڕێگەی خۆیانەوە لە سۆشیال میدیاوە شەیری بکەن و بۆی بینەرانێکی زۆرتر ئەم بەرنمەیە ببینن. ئازیزان ئەم باسە سەبارەت بە نائارامەکانی بەریتانیا هەفتەی ڕابردوو لە کلاب هاوسێک من سەبارەت بە سەرهەڵدانی یاخود هەڵکشانی نیۆفاشیزم لە سەر تاسەری دنیاە قسە باسێکم پێشکەش کرد وەک بینەرانی کەناڵی هیواژ ئاگادارن دوو هەفتەیەک لەمەوبەر سەبارەت بە فاشیزم لە تورکیا بەرنمەیەکم پێشکەش کرد لەگەڵ هاوڕێم عومەر خەتات دیارە لە مانگ و هەفتەکانی ڕابردووە دیاردەی نیۆفاشیزم و سەرهەڵدانی ئەم جوڵانەوەیە هەڵکشانی ئەم جوڵانەوەی لە زۆر شوێنی دنیاە بۆتە جێگەی سەرنجی گەلێک لە چاودێران و ئەوانەی کە لێکدانەوە لەسەر بارودۆخی ئەمڕۆی دنیا. بەرحاڵ من ئەم بەرنمەی ئەمڕۆم زۆر بە فراوانی سەبارەت بەو دیاردەیە قسە ناکەم و بەرنمەی تر سەبارەت بەم بابەتە ئەکرێت لە داهاتووە لەگەڵ ئێوەی ئازیز بینەرانی ئازیز یاخود خەڵکانێکە خاوەن نەزەر لەم بوارەیە بەرنمەی تر ئەنجام بدەم. ئەوەی کە ئێستا ئەمڕۆ فۆکوسێکەکەین سەر سەبارەت بەم بارودۆخەیە کە لە بەریتانیا پێکاتەوە هاتووتە کایەوە. تەمانم ئەوەی کە متابعی ئەخبارەکانی کردوێ زانی ئەم هەڵکشانەی ئەم جارەی جوڵانەوە گوایە ناڕزاییەکان یاخود لە ڕاستیە نەئارامی و هەڕەش و پەلامار بوو بۆ سەر خەڵکانێک کە موسڵمان وەک موسڵمان ناوزە دەکرێن و دائەنرێن لە زۆر شاری بەریتانیا لە ئەنجامی ڕووداوێکا ڕوویدا کە بەڕاستی دڵتەزیێن بوو. گەنجێکی 17 ساڵە لە ساوسپۆرت لە شاری ساوسپۆرتی بەریتانیا هێرشە کاتە سەر قوتابخانەیەکی سەماکردن و یۆگا لەوێ مناڵێکی 6 ساڵە مناڵێکی 7 ساڵە مناڵێکی 9 ساڵە پێکەوە کوژێ. دیارە ڕووداوێکی دڵتەزیێن و چەندین مناڵی تریشی دیارە بریندار کردووە. ڕاستەوخۆ دوای ئەم ڕووداوە دڵتەزیێنە هەواڵەکان بڵاو بنەوە کە گوایە ئەو کەسێک ئەمێ ئەنجام داوە گەنجێکی گوایە بە دیانەت موسڵمانێک لە خێزانێکی موسڵمان بووە و پەنابەرە و تازە بەرەو بەریتانیا هاتووە. دیارە ئەمە ڕاستەوخۆ بووە هۆکاری هەڵگیرسانی یەک شەپۆلی توند لە جوڵانەوەی لە ڕاستی ئاشوب و کێشەی گەورە لە گەلێک لە شارەکانی بەریتانیا. تا ئەو کاتێک کە من متابعی ئەخبارەکان مەکە نزیکەی 500 کەس لەم خۆپیشاندانیان دەستگیر کراون و زیاتر لە 140 بە دادگا دراون و دەیان پۆلیس برینار بوون لەم ڕووداوانەیە. چەندین مزگەوت هێرشیان کراوەتە سەر ئابڵۆقە دراون سووتێنراون چەندین کۆگا کە خاوەنەکانی خەڵکی بە دیانەت موسڵمان بوون پەلامار دراون تاڵان کراون و دیارە زۆرێکیش لەو ئوتێلانەی کە پەنابەرانیان لە خۆ گرتووەوانە هەوڵی سووتاندنیان دراوە سووتێنراون یاخود پەلامار دراون و ئابڵۆقە دراون و هەڕەشیان لێکراوە. بە جۆری لە جۆرەکان لە زۆرێک لە هەواڵەکانەوە بیستراکە ژنانێک کە حیجاب بەسەر ناوێرن بێنە دەرەوە
خەڵکانێک کە دیارە بە جلوبەرجیانە وەک موسڵمان دەرەکەون لە ئەمنیەتی خۆیان نەترسن و بەگشتی دۆخێکی زۆر پڕ لە ترس و پڕ لە هەڕەشە بۆ خەڵکانێکە بە دیانەت موسڵمانن لە بەریتانیا پێکهاتووە. دیارە من خۆم جۆم لە یەکێک لەو ڕۆژنامەوانە نەبوو کە بە چالاکوانێکی ئەم جوڵانەوە بە ناوی تۆماس ڕۆبنسن قسەیە کرد کە زۆر بەڕوونی بە ئاشکرایی باسیەوەی کرد کە ئیتر ئەو ڕۆژگارە کۆتایی هات کە ئێمە بێدەنگ بین، ئەم موسڵمانە نەهاتوون تەجاوز بە کچەکانمانەکەن و هەڕەشا لە ئاسایش و ئەمنیەتی ئێمە ئەکەن، ناسامەمان ئەشێوێنن، ڕەخنە لێگرتنیان قەدەغەیەوە بە جۆر لە جۆرەکان باسی بکەیت تا ئەمەمە ڕاستیسمیش نییە. موسڵمان خۆ ئیسلام خۆ ڕیس نییە یاخود ڕەگەزێکی دیاریکراو نیە، دیانەتێک کەمە لە دژی ئەو دیانەتین و وەختێک سەیری ڕواڵەتی قسەکانتە کردووانە وەکو ڕەخنەگرێکی گوایە دین و ئەوانە دەرەکەوت، بەڵام لە هەمان حاڵە قسەی لەسەر داکۆشیکردن لە مەسیحیەت و لە هیندوزی و لە دیانەتەکانی تر و لە جوولەکە و لەوانە کرد، دیانەتی جووە کرد کە هەموو ئەمانە بوون بە قوربانی ئیسلام و بە جۆرە لە جۆرەکان قسەی لەسەرەوە کرد کە مایدۆلۆژیی فاشیە و دەبێ بەرهەمگەری بینەوە و گەلێک لەم بابەتە تەبلیغاتانە. بەرحاڵ هەرچیەک بێ ڕواڵەتی ئەم تەبلیغاتانە و ناوڕۆکەکەی ئاشکرا و دیارە کە ئەمە هەڕەشەیە بۆ سەر بەشێک لە دانیشتوانی بەریتانیا لەسەر بنەمای دیانەت و لەسەر بنەمای ئەو دینەی کە باوەڕیان پێێتی لەسەر بنەمای باوەڕبوونیان بە دیانەتێکی دیاریکراوە یاخود پەیڕەوکردن لە نەریتەکانی دیانەتیشی دیاریکراوە. تاوان یەکێک لەو شتانەش کە لە بەرامبەر ئەم حەملە و ئەم پەلامارانەیە زۆرە وتراوە بوو کە سەرنجام ئەم هەواڵە لە بنەوە لە ئەساسەوە ڕاز نەبوو، ئەو گەنجەکە ئەم ڕووداوی ئەنجامدا بوو یاخود ئەم پەلامارەی ئەنجامدا بۆ ئەساسن بە دیانەت موسڵمان نییە، دایک و باوکی وایە خەڵکانێکی مەسیحی کریسیانن، لە وڵاتی ڕوانdaوە هاتوون، دایک و باوکی لە بەریتانیا ئەم مناڵە لە دایک بووەوە ئەمە پەروەردەی بەریتانیا. بەرحاڵ گەلێک باسییان لەوا کرد وایە بڵاوبوونەوەی هەواڵێکی لەم بابەتە بە ڕاستی و هەڵگێڕانەوەی ئەم هەواڵە بووە هۆکاری ئەوە وەگوایە کە ئەم خۆپیشاندانانە هیچ بنەمایەکی نییە بە خاتیەوەی کە ئابینین کە و کەسێک ئەم کاری ئەنجامداوە موسڵمان نەبوو، وەک ئەوەی کە بڵێن ئەگەر موسڵمان بووە دیارە ڕەوا بوو، ئەگەرم کەسە و ئەم گەنجە بە دیانەت موسڵمان بواە وەگەوەی ترێمە ئەیتوانی بیانوویەک بێت یاخود بڵێن باشخانێک بێت یاخود جۆرێک پاساودانێک بێت بۆ ئەو جوڵانەوە دژی پەنابەرێک دژی کۆچکردوانی کە لە بەریتانیا هاتوتە پێش. بەرحاڵ بەش بە حاڵی خۆم پێم وایە ئەوە کە ئەم هەواڵە یاخود ئەو کەسە بە دیانەت موسڵمان نەبووە ئەمە بێتە هۆکاریەوەی کە ئەم جوڵانەوانە بەدناوکەنیان ڕەتی بکەنەوە بە داخۆشیشی زۆر لە ئاواز و زۆر بێ کاریگەری ئەبینم. پێشم وایە کە بەشێک وادیان ئەگەر جاریشی در و لە داهاتوە ڕووداویشی لە بابەتە ڕوویداوە تاوانکار موسڵمان بۆ دەم خەڵکەکانە بژێنە سەرجادە و کارە نەبکەن کە ئەنجامێدا. سەرنجام پرسیارەکان ئەوەی ئایا ئەم جۆرە کارانە کە ئەنجامەدرێن و ئەم جۆرە پەلامارانە و ئەم جۆرە جم و جۆڵانە بنەماکەیان زمینەکەیان چیەوە، ئەو هێزانی کە کاریگەرن تیا یاخودەی جوڵێنن چێن. دیارە هەر کەسێکە دۆخی بەریتانیا بزانێ ئەزانێ بەریتانیا لە قەیرانێکی ئابووری زۆر زۆر قوڵ و سەختایە. 14 ساڵ حکمی پارێزگاران دەسەڵاتی بۆرجوازی هاری بەریتانیا کارێکی کردووە کە بەشێکی زۆر لە کەرتە خزمە گوزاریەکان کاری خۆیان ناکەن، برسێتی فراوان بۆتەوە بڵاو بۆتەوە، بێکاریشی زۆر تەشەنەی سنووە، هەوڵداندا لە ڕێگەی گوایە برێکسیتەوە چارەسەری بکەن، برێکسی دەوڵەتی قوڕی کرد بەسەر بەریتانیا ئەوەی تر دۆخی ئابوووریەکەی نالەبار کرد
خەڵک بۆ داوە دەرمانیشی ئاسایی بۆ تەداویشی ئاسایی لەلایەن پزیشکەکانەوە بە چەندین مانگ ئینتیزار بکەن بڵێن سەرەی خواردن وەرگتن بۆ خێزانە هەژارانی کە پاریان نیە خواردن وەربگرن لە بەریتانیا تا دێت درێژتر و درێژترە بێتەوە بە جۆرێکەوەکو ڕۆژگارێکی کوونی سەردەمانی جەنگوانی لاتۆتەوە لە بەریتانیایە یاخود باسێکەن دۆخی ئاوە لە بەریتانیا زۆر کەم بینراوە مناڵانێکی زۆر دەرگیری برسێتین دەرگیری هەژارین و بەگشتی دۆخی ئابووری بەریتانیا تەنانەت ئومێدێکیش بۆ دەربازبوون دەرچوون لە قەیرانە شک نابە ئەمە ئەتوانێت پاشخانێکی زۆر دیار و بەرجەستە بێ بۆ میکە ڕۆدا لە بەریتانیا لە لایشی تری شەو دیارە ئەو هێزانی کە لەم دۆخە ناڕەتی ئەوم هێزانی کە لەم دۆخە بەژیان هاتوون یاخود ناڕزاییان هەیە بە جۆرە جۆرەکانیاوە تا ئاراستەی خەباتی خۆیان ون کردووە یا ئەوە تا لە بەرامبەر سیستەمێکاوە دۆخێکا کە پێک هاتووە سادەترین ڕێگاوە سادەترین دوژمن و سادەترین گوایە هۆکار ئەدۆزنەوە کە ئەویش پەنابەرانێکن کە لە دەروی بەریتانیا هاتوون وەک ئەوەی کاوە سەرمایی بەریتانیا نییە سەرمایهدارانی بەریتانیا نین چینی باڵادەستی بەریتانیا نییە کە سرد سامانی ئەم مەملەکەتە و ئەم وڵاتە و وڵاتانی تریش کە لەلایەن بەریتانیا و لە ڕابردووە داگی کراون بەکار بردووە یاخود خستۆتە ژێر کۆنتترۆل دەستی خۆیانەوە ئەوە کۆمەڵێک پەنابەری ماڵوێران کە لە شوێن و جێگا جۆر بە جۆرەکانی دنیا و لە تاو برسێتی هەژاری شەڕ نائارامی هەڵهاتوونیان وێژیانیشتر هەڵبژێرن لە بەریتانیا کۆی کەوان هۆکاری ئەم دۆخن دیارە ئەم هەڵبژاردنە هەڵبژاردنێکی ترسنۆکانەیە هەڵبژاردننی خەڵکێکیش بێ کە ناڕازین لە دۆخەکە لایەنێکیان هەڵبژاردووە یاخود کە خەڵکانێکیان هەڵبژاردووە کە نە کۆکاردین وانە بەڵکو لاوازترین و بێدەرەتانترین بەش و کەمایەتین لە ناو کۆمەڵگەی بەریتانیا بەرحاڵ بەڵام لە پشتی جوڵاندنی ئەم هێزەوە لە پشتی جوڵاندنی ئەم ناڕزەیە و جوڵانەوەیکی تر هەیە کە جوڵانەوەیەک هەیە ئایدۆلۆژیایەک هەیە بیرروبۆشوونێک هەیە تێگەیشتنێک هەیە لەسەر دنیاویش کە تێگەیشتنی فاشیستانەیە و تێگەیشتنی ناسیۆنالیستانەیە دنیا ئەمڕۆ بووە بە مۆڵگەی دەرکەوتنی ئەم جوڵانەوانە لە هەموو شوێنێکی دنیا لە ئەوروپا بینیمان لە هەڵبژاردنەکانە هەر ئێستا ئەو حیزبی لە ئیتالیا حکومەکە حیزبێکی فاشیستە ئەگەر ئێستا هەڵبژاردن بکرایە لە یاخود نەک ئێستا ساڵێک لەمەوە بەریش لە فەڕەنسای هەڵبژاردن بکرایە وەک ئەوی کە ئەیان و سەرنجام ئەگەری زۆر بوو کە حیزبێکی بە بنەچە نازیست کە حیزبی ماری لۆپێنە ئەو بیتوانایە دەسەڵات بگرێ لە ئەڵمانیایە حیزبی FDI کە بە بنەچەویش نازیست و ڕاستیستە لە هەڵبژاردنەکانی ئەوروپا دەرکەوت کە یەکەمی هێناوە وەلەم هەڵبژاردانی تری بەریتانیا شاکە گەلێک باسەکەن کە لەیبەرەکان بردنەوەیکی زۆر بردیانەوەوانە بەڵام ئەو حقیقەتیان لە بەرچاو لا بردووە کە حیزبی سێم لە بەریتانیا لە هەڵبژاردنەیە حیزبی ریفۆرمی بەریتانیا کە حیزبەکەی نەجال فەراجە کە حیزبێکی ڕاستیستە و لە بنەچەوە ئەچێتەوە سەر ناسیۆنالیزمێکی پەرگیری بەریتانی کە دوژمنایەتی گەورەی لە بەرامبەر پەنابەران و لە بەرامبەر کۆچکردوانە هەیە لە بەریتانیا و هەر ئەوانیش بوون کە بانگەواز و بانگەشەی برێکسیتیانە کردیان بەریتانیا لە ئەوروپا بێتە دەرەوە و بە هەموو شێوازێک دژایەتی ئەو فۆنکسیۆن و ئەو دام و دەستگایانەکەن کە بۆ ژوازی لیبرال دروستی کردوون و ئەوانە بەڵام لە ڕوانگەیەکی ناسیۆنالیستی و فاشیستیەوە ئەم دژایەتیاکەن ئەم حیزبە سێمی هێنا لە بەریتانیەوە ئەگەری ئەوە زۆر زۆرەکە لە هەڵبژاردنێکی ترە لە داهاتووە هەر ئەم حیزبە سێەمە بتوانێت لە زۆر شوێنە نفوزی زیاتر پیا بکە و بتوانێت کورسی پەرلەمانی زۆرتر بێنەوە بێ بەهێزێکی کاریگەر لە بەریتانیا دیارە ئەمە پاشخانی ئەو ئایدۆلۆژیایە و ئەو شیعاراتانەوە ئەو دروشمانەیە کە ناڕازیەکانی
دۆخی ئەمڕۆی بەریتانیا بەدەستیانەوە گرتووە یاخود ئەو شەپوە لەو ئەو ئاشوبەکە ڕوویدا لە ژێر دروشمەکانی ئەوانە چۆتە پێشەوە. ئەم جوڵانە جوڵانێکی خەتەرناکە، جوڵانێکی مەترسیدارە، ئەگەری ئەوە هەیە هاوسەنگی هێز زۆر بە زەرەر و بە کارەساتی گەورە بۆ سەر جوڵانەوە ئازادی خوازەکان، یەکسانی خوازەکان و ئەو هەوڵ و تەقلانی کە بۆ پێشکەوتن و بۆ دۆخێکی ئینسانیتر و هەلومەرجێکی لەبارتری گوزەران لە ئارایە کێشەی گەورە بۆ جوڵانەوە دروستکەن و بەرەو پاشی بن. جگەلەوەش کە ئەگەری ئەوە کەم نییە کە ئەم هێزانە بەریتانیا وڵاتی تر بەرەو شەڕ و شۆری زیاترەوە بەرەو کێشە و ململانەی زیاتر لە ئاستی نەوروەتیا بەرن کە ئەمەش دووبارە دووکەڵ و ئاگری ئەم شەڕ و ئەم ناکۆشیانە هەرچێتە چاوی خەڵکی بەژمێن و خەڵکی کارگەر و زەحمەکێشی ئەوروپا و دنیاوە. بەرحاڵ ئەمە ئەو حقیقەتانەیە، بەڵام شتێک لەوەی کە لەم دۆخەیە پێویستە ئێمە لە بەرامبەردا ڕاپۆستین و هەڵوێستە بکەن ئەو قسانەیە کە ممکنە بەشێک لەوانە کە خۆیان بە ناڕازی لە دیانەتی ئیسلام خود ڕەخنەگر لە دیانەتی ئیسلام و خۆیان بە ئەتائیست و بە پێشکەوتن خواز و بە ڕەتکەرەوەی تێڕوانینە دینیەکانە بین و ئەوانە لەو ئاستەیە هەڵوێستە بکەین کە بەشێک پێیان وایە ئەمەی کە لە ئەوروپا ڕووەدا خودی تەشەنەکردنی فاشیزم بە جۆر لە جۆرەکان ئەوەی هۆکاری پشت ئەم دیاردەیە بوونی مسلمانانێکی زۆرن لە ئەوروپا، وایە مسلمانان ئەوروپایان پڕ کردووە و کاریشان کردووە کە ئەوروپا لە ناسنامە و هەویەتی خۆی پرسێ. بەڵام ئایا بەڕاستی ئەمە حقیقەتە و ئایا بەڕاستی ئەوەی کە خەڵک وەکو مسلمان لە وڵاتانە ناسێنراوە ئایا کاریگەری تەنها جوڵانەوە ئیسلامیەکانە یاخود ئیفرازاتی خودی ئەو واقعەتەیەکە ئەوروپا و سەرمایه‌داری لە وڵاتانی ئەوروپا خۆیان دروستیان کردووە. بەرحاڵ ئەوەی کە خەڵکێکی کارگەر و خەڵکێکە هاتووە لە وڵاتانەیە کارەکە خراپترین کار ئەنجامەدا، سادەترین کار ئەنجامەدا، بەکەمترین کرێ ئەنجامێدا و زۆر جار لە هەزاری ڕەشە ئەنجامێدا بەبێ ئەوەیەوە ئەمنیەت و ئەمنیەتی ئیشی هەبێ، بەبێ ئەوەی کە هیچ جۆرە بیمەیەکی هەبێ، بەبێ ئەوەی هیچ جۆرە بیمەیەشی بێکاری یاخود بیمەیەشی تەندروستی هەبێ. ئەوەی کە خەڵکێک هاتوون ئەم کارانە ئەنجامەدەن و ئەمانە لە بری ئەوەی کە بە کارگەر خۆیان حساب بکەن بە مسلمان خۆیان حسابەکەن، یەکەمی لایەن کە قازانج لەماکە خودی سەرمایه‌داری ئەم وڵاتانەیە. ینی بینینە بەرچاومان ئەگەر وابێ کە چەند ملیۆن کارگەری بەریتانی بە دیانەت مسلمانن و چەند ملیۆن کارگەری ئەڵمانی هەماشت بە دیانەت مسلمانن و لە فەڕەنساش هەروایە، لە ئیسپانیا هەروایە، لە وڵاتانی تری ئەوروپا وایە کە بجۆرە لە جۆرەکان وا دیارەکەن کە گوایە ئیسلام یاخود مسلمانان کەرتێکی زۆری ئابوووریان بەدەستەوە گرتو. ئەگەر هەموو ئەمانە خۆیان بە بەشێک لە چینی کارگەر بزانیان لە بری ئەوەی خۆیان بە بەشێک لە دیانەتێکی دیاریکراوە یاخود بە ناسنامەیەکی دیاریکراوە خۆیان بناسانەیە، خوان وەکو کارگەری ئەم وڵاتانە بناسایەوە لە ململانیەکانی ئەو وڵاتانەیە بەشداریان بکردایە، ڕاستی ئەمە زۆر بەگران بۆ سەرمایه‌دارانی ئەم وڵاتانە تەواو بوو. و ئەگەرم کارگەرانە مافەکانی خۆیان بزانیان و لە بری ئەوەی کە قسە لەسەرەوە بێ کە هەر چۆنێکگوی ئیشێت پاکەین و بەڵام دواتر ئێمە سەرنجام مسلمانی وەچینە مزگەوت نەخێ بیران لەوە کرداتەوە کە ژیانی خۆمان و مناڵەکانمان لە ئەندیا بێت چۆن بێ و چۆن چۆنی بەشداری لە ململانەیەکا بکەین کە لەم کۆمەڵگانەیە وجودی هەیە بۆ ژیانێکی باشتر و ئەوانە ئەو دەم نەکرد بە ڕەشکاریان ناکردووانە مڵکە ممکن بوو ئەو ئاستە لە هوشیاری لەناو ئەم بەشەیە لە چینی کرێکار بە جۆرێک بواە کە ئەم کارە سەخت و تااقەت پرۆچیانەیە کە ئەم بەشە لە چینی کارگەر لە وڵاتانیانکە نیان کردایە و سەرنجام ئەم جۆرە کارانەش مەسرەفێکی زۆرتری بۆ سەرمایه‌داری و سەرمایه‌دارانی ئەم وڵاتە هەبووە. کەوا بێ ئەوەی لە پشتی خۆ بە مسلمان ناسینی خەڵکانێکەوەی بەر لە هەشتێک
خۆیانمە مسلمان بناسن نەک خۆیان بە بەشێک لەم کۆمەڵگایە بزانن و بەشێک لە مملارەکان بزانن قازانجەکەی سێتی گیرفانی سەرمایه‌دارانی ئەم وڵاتەوە نەک تەنها مەلاکانی مزگەوت یاخود کۆمەڵێک خەڵکی بێکارە و بێ سوود کە هیچ شتێکی تریان نیە غێری ئەوەی ئیدعای موسڵمانەتی بکەن ئەوان نین کە بەرژەوەندی سەرچیان لەمەیە هەیە یاخودەوە بەرژەوەندی کاریگەریان هەیە وەکو ئەوە سەرمایه‌داری ئەم وڵاتانەیە کە لەمە قازانجەبە و هەر بۆیە ئەم دیاردەیە فراوان بۆتەوە سەرنجام ئەوەی کە هەڕەشەیە لە ئایندەی ئەوروپا و ئەوەی هەڕەشەیە لە ئایندەی ئەم کۆمەڵگایانە ئەو قەیرانە و ئەو دۆخەیە کە لەم وڵاتانەیە پێکاتوە نەک وجودی ئەقلێتێکی موسڵمان کە کەم تەسیرترین و کەم کاریگەرترین بەشی ئەم کۆمەڵگایە بەرحاڵ خەڵکانێک هەن پێیان خۆشە هەموو کێشەکان لە کێشەی دیانەت و بیر و بۆچوون و بیر و باوەڕا ببینن بەڵام ئەو واقعیەتە ناتوانن لەبەر چاولابەرن کە ئەوەی کە خەڵک پاڵ پێوەنێ بۆ هەڵبژاردننی ئایدۆلۆژیایەکی دیاری کراوە ناسنامەیەکی دیاری کرا و دۆخی ژیانیانە خەڵکانێکە لە پراوێزی ئەم کۆمەڵگایانەیە ئەژین خەڵکانێکە لە هەموو مافێک بێبەرین خەڵکانێکە بێبەری بوون لە مافیان قازانجە بۆ سەرمایه‌داری ئەم وڵاتانە خەڵکانە بەغیری ناسنامەی موسڵمانێتی و ناسنامەیەکی دینی و ناسنامێکی گروپی کە بە جۆرە لە جۆرەکان ئەمنیەتێکیان بۆ فراهم کاتوانە دەرەتانێکی تریان نییە گەر قسە لەسەر ئەوەیە کە دۆخی فکری و کەلتوری لەناو ئەم گروپە بە دیانەت موسڵمانانەیە کە هاتون لە ئەوروپا نیشتە جێبوون ئاڵگۆڕی بەسرابێ ئەبێ موقعیەتی وە ژیان وە گوزەرانیان و موقعیەتیان لە ململانەکانی ئەم کۆمەڵگانەیە گۆڕانی بەسەرابێ و ئەلێرەوەیە کە ئەتوانێت بیر و بۆچوون ئایدیاشیان بگۆڕێ ڕەخنەگرتن لە بیر و بۆچوونە ڕەخنەگرتن لە دین ڕەخنەگرتن لە ئیسلام و حتا ڕەخنەگرتنی زۆر تونند و تیژیش لەو کەلتورە دواکەوتووی کە مەوجودە شتێکی ڕەوایەوە بێ بکرێەوە ئەبێ بەرەو پێش ببرێ بەڵام سەرنجام ئەمە بەبێ کاریگەریدانان لەسەر ژیانی ئەم خەڵکانەکە لە وڵاتانیان ئەوانە ناتوانێت ئاڵگۆڕیشی جدی دروستکە سەرنجام ئەم خەڵکە بێدەرەتانە زۆرتر و زیاتر دەزەکرێن بۆ ناسناوە بۆ دینەوە کە گوارە هەیە چونکە خەڵکانێکی بێبەش لە هەموو شتێک وە بێبەری لە هەموو شتێکەوەوانە تەنها دەرەتانێک کەشتی ئەبەن پەیوەست بوونە بە بیر و بۆچوونێک و بە ڕابردوویەکە کە لە وڵاتی خۆیان هەیەیان بۆ زۆر بە ئاسانی دەستبەرداری ئەوە نابن ئەمە ئەو حەقیقەتەیە کە بێ خەڵکانێک کە گوایە بەڕەخنە لە دین و بەڕەخنە لە بیر و بۆچوونەکان هاتوونەتە مەیدانە بێت لە بەرچاوی بگرن ڕەخنە لە بیر و بۆچوونی کۆنەپەرستی نابێ لە ڕەخنە لە کۆمەڵگایەکی سەر و بن و کۆمەڵگایەکی پڕ نادات پەروەری و پڕ نایەکسانی دابڕێ ئەمانە ئەبێ هاوشان یەکتر بچنە پێشەوە بۆی کە ئەنجامیان هەوێ بەرئەنجامیان هەبێ بەرحاڵ ئایا پرسیاریشترەوەی ئایا ئەمریکا پەنابەران هاتوون بۆ وڵاتان یاخۆ کۆچ کردوان لە وڵاتانن هۆکاری قەیرانی ئابووری ئەم وڵاتانە کۆچ کردوان دیارە هەر کەسێک واقعێتی ئەم کۆمەڵگانە لە بەرچاوگرێوانە بینێت کە پێچەوانەکەی ڕاستە یعنی بەشێک باسی وەکن کە کۆچکردوانێک کاری ڕەشەکەن کاری ڕەش بێیان سپی بێ سەرنجام کارێکە ئەکرێەوە لە بەرامبەریا کرێوەرە گیرێ کارێک کە بەرهەمێکی لێ بەدیدێ خزمەت گوزاریەک پێشکەش بە کۆمەڵگاکرێ هیچ خاوەن کارێک بە خۆڕایی کرێ بە هیچ کارگەرێک لە کۆمەڵگایە نادا و کارگەرە ئەبێ بەرهەمێکی بێ دروستەکە ممکنە باج نەداوە باجەکەی نەچێتە ناو باجی دەوڵەتەوەوان وڵام سەرنجام و کەسێک کە کاری ڕەشی ژەکە لە وڵاتانەیە بەشداری لە بەرهەمهێنانی کاڵایەک یاخود خزمەت گوزاریەکی ئەم کۆمەڵگانەیەکە و هیچ کرێیەک لە هیچ شوێنێکی دنیاە لە سای سەرمایه‌داریە بە خۆڕایی و لە بەرامبەر هیچها وەرناشی دێت تەنها سەرمایه‌داران کە پارەی مفت و خۆڕایی ئەتوانن پەیدا بکەن تەنها دەسەڵاتداران کە ئەتوانن بەدەست بە سەراگرتنی سەرۆت و سامانی کۆمەڵگاکان و بە دزی و بەڕاوڕوت و ئەوانە سامان کەڵەکە بکەن خەڵکێکە کارگەرەوە کارەکە کرێیەکە وەریەگرێ لە بەرامبەر بەرهەمێکایەکە پێشکەشیەکە لە بەرامبەر خزمەت گوزاریەکە کە ئیکات لەبەرەوە خەڵکانێک کە هاتوونەتە ئەم وڵاتانەوە لە سەربەت و سامانی
ئەم وڵاتەیە لە بەدیهێنان و بەرهەمهێنانیان بەشدارن ناتوانن هۆکاری قەیران و ئەزمەکانی ئەم وڵاتە بن زۆر بەسادەی. هەر بەو دەلیلە من پێم وایە کە ئەم جۆرە تەبلیغاتانە کە ئەکرێت و ئەوانە لە بناغەوە لە بناڕەتەوە بێدەلیلە بێ بنەمایە و هیچ شتێکی حەقیقی پشتڕاستی ناکاتەوە. بەم مانایە لە بری قسەکردن لەسەرەوەی کە موسڵمانان لە سۆشیالی ئەم وڵاتانە سوود وەرەگرن لە گوایە لە پارەی مفتی ئەم وڵاتانە سوود وەرەگرن گوایە باج نادەن بەڵام خەریکن زۆر بەباشی پارە کەڵەکاکەن و ئەوانە لە ژیانی واقعیان ورد ببینەوە و ببینین سەرباری هەموو ئەو شتانی کە ئەوتێ لەسەر گوایە فێڵ و تەڵەکەیە کە ئەم بەشە لە کۆمەلگا ممارەسەیەکەن وەختێک مقایسەیەکی و قیاسێکی لەگەڵ ئەو سەروت و سامانەیە کە سەرمایەداران و دەوڵەتەکان بۆ پرۆژە بۆ شەڕەکانیان بۆ پرۆژە زۆر پاڵانیەکانی خۆیان کە بەکاری دێن و ئەوانە بۆ ئەو جەردەیانەی کە لە سامانی وڵاتایکەن و ئەوانە بە مقایسە بەوانە ئەتوانێت بەشێکی زۆر کەم بێ. کۆچکردوویەک پەنابەرێک کارگەرێکی خارجی کە کاری ڕۆژەکە دەستبەرداری بیمە ئەبێ دەستبەرداری کۆمەڵێک ماف ئەبێ و لە بەرامبەر ئەمەیە کاری ڕۆژەکە هەوتێک کویانەکەیتەوە کاری ڕەش و ئەو سوشالی وەرێگرێ دووبارە هەرکاتەوە ئەو کرێیەی کە کەسێکی بەریتانی سویدی فەڕەنسی ئەڵمانی وەختێک کارەکات و باجەدا و کارێکی ڕستمیەکە وەرێگریانی ئاڵگۆڕێکی زۆر گەورە لە ژیانە پێک نایەوە زۆر جار پەنابردن بۆ کاری ڕەش و پەنابردن بۆ ئەم وردە فێڵانەی کە خەڵکانێکی کۆچ کردووە کەنوانە سەرنجامی دۆخێکە کەتیایە خەڵکی کۆچ کردو بۆ وڵاتانە زۆر بە سادەی کاری دەست ناکەوێت و ئەوەی کە کۆچ کردوان پاڵتێوەنێ بۆ کاری ڕەش بوونی بازاری ڕەشە بازاری ڕەشە کە کاری ڕەشی دروست کردووە نەک کۆچ کردوان من کە کاری ڕەشیان بەدیهێناوێ پێشیان هێناوێ بەرحاڵ ئەمە باسێکی ئابووری قوڵترە توام لە وەختێکی ترا لە بەدرێژی لەسەری بدێ بەڵام سەرنجامەکەی ئەوەیە کە بازاری کاری ڕەشی دروست کردو لە وڵاتانیا بوونی کۆچ کردوان نییە بازاری کاری ڕەشی وڵاتانە بەر لە کۆچ کردوانی بوونی بووە دوای کۆچ کردوانیش هەربوونی ئەبێ من بەشێکی ئەو اقتصادەیەکە بەم جۆرە ئەچەرخێ بەرحاڵ کۆمەڵێک فاکتەری ئابووری لە پشتیەوە وەستاوە کە هیچ پەیوەندی بەبوونی کارگەرانی کۆچ کردووە نییە سەرنجام بەشێک لە ڕاستیستەکانش بەڕاستی قسێگەتن کە ئینسان تێی ناگات لەلایە گەڵێن کارگەرانی کۆچ کردو هاتن کارەکانیان بردووی نایڵن ئێمە کارمان دەستکەوێ بوونەتە هۆکاری بێکاری لە لای شتری ژەڵێن کارگەرانە و ئەم خەڵکە کۆچ کردو کە هاتون تەمەڵ تۆوە زەرەندانشون دەستپارەی سۆشیالە خۆن و کار ناکەن سەرنجام کارەکەن یان نایکەن ئایا کاریان کاری خەڵکیان بردووە یاخود پاری سوسیال وەرگرتنیشیشانە بێ ڕاست ناتوانێت هەردووکی ڕاست بێت بەرحاڵ ئەمەی کە ئەوترێ سەبارەت بەم دۆخەکە گوایە خەڵکانی کۆچ کردو دروستیان بۆ پێچیان هێناوە زۆر زۆر دوورە لە ڕاستیەوە. سەرنجام بە کورتی بچینە سەر ئەوەش کە ئەم دۆخە توانێت بە شۆ بگایە خود فراون بوونەوەی ئەم دۆخی کە لە بەریتانیا هەیە ئایا لێرەیە ئەوەستێ یاخود جام ئەمە تەشەنەکە و فراوان ئەبێتەوە بەڕاستی زۆر شت هەیە ئەمڕۆ لە ئەوروپایە خەریکە ڕۆژ بە ڕۆژ سادەتر و سادەترە بێتەوە ئەو دروشمانەی لە بەریتانیا و لە شارەکانی بەریتانیا لەم هەفتەی ڕابردووە وترایەوە 20 ساڵێک لەمەوبەر خەڵک بە شەرمەوە لە مەجلیسە خاسەکانە باسێکن زۆر قسەی وا ئەکرێ سەبارەت بە خەڵکانێکە لە دەرەوە هاتوون بە جۆرە لە جۆرەکان جاران شوورەیی بوو بوترێ ئەمڕۆ پندێک سیاسی هەن لە تەلەڤیزیۆنەکان لە ناو پەرلەمانەکانی سوید و ئەسکەندەنافی و ئەوروپا و هەموو ئەو جێگایانە کە گوایە فەرهەنگی پێشکەوت و تایە زاڵ بووە هەندێک قسە ئەکەن و ئەڵێن کە لە ڕابردووە وەکو تۆمەت خەڵک ئەیتوانی خەڵکی پێ تۆمەت بارکە بەڵام ئەمڕۆ زۆر سادە قسانە ئەوترێنەوە زۆر سادە ئەم باسان ئەکرێن و ئەمە بۆ خۆی بەڕاستی مەترسیەکی گەورە دروستەکە ینی
تقریبا توانین بڵێن دیواری شەرم و دیواری ئەو سڵکردنەوەیە لە ڕاسیزمەوانە شکاوە. ئەمڕۆ ڕاسیزم دەواازەی لە بەردەما ئاوەڵا کراوە و ئەو قەیرانش کە لە ئەوروپایەوە لە دنیای پێک هاتووە قەیرانێکی قوڵە وە شتێک کە لەم قەیرانەیە زۆر بەرجەسە و دیارە ئەو کێبەچەیە کە لەگەڵ چی نابوونی هەیە لەگەڵ وڵاتانی دەرەوەی ئەوروپای غەربیا بوونی هەیە وڵاتانێکە تایە ئەوەی کە پێوترێ مافی مرۆڤ یاخود مافی یەکسان مافی یاسایی سیاسی یەکسان بۆ هەمووان لە ناو کۆمەلگایەکە لە بەرچاو ناژیرێ لەو کۆمەلگانە کە خەڵک وە کاگەران ناوێرن دەم بکەنەوە وەک ئەوەی کە لە چینە لە جنوبی شەرقی ئاسیا لە زۆر شوێنە هەیە ئەلەو پێشکەوتنانە کە لە وڵاتانەیە پێکهاتوونەوەانە بە جۆرێک خەریکە بۆ جوازی ئەوروپاش قانە ئەکا بۆیکەوە سەرنجام دەربازبوونی لەم قەیرانە لە گرێوی پەنابردنیاتی بۆ سەرکوت و هەڵەشانەوەی مافەکانی مرۆڤ یاخود ئەو پێوانە و جۆرە تێگەیشتنە لە مافەکانی مرۆڤ کە بەسەر سەرمایهدارانی ئەم وڵاتەیە زاڵ بووە گەر بە درۆژ بێ پەنایان بۆ بردو و کردوانەوە بەشێک لە یاساکانی خۆیان و مەترسی بەڕاستی ئەم جوڵانەوانە لێرەوەیە ئەو هەڕەشانەی کە لە بەرامبەر موسڵمانانە ئەکرێ ئەمڕۆ نێوفاشیستەکانی کەن فاشیستەکانی سەردەمی جەنگی جیهانی دووەم لە بەرامبەر جوولەکەکانیان کرد سەرنجام فاشیزم وە ئەو هەوڵە بۆ سەرکوتکردن و بۆ نەفیکردنەوەی یەکسانی سیاسی و یاسایی کە یەکسانی دیارە واقعی لە کۆمەلگەی سەرمایهداریا بوونی نییە وڵام لە وڵاتانی ئەوروپای غەربیە ناتوانین ئینکاری ئەو بکەین کە بە جۆرێ لە جۆرەکان لەسەر وەرەقا یاساکان ئینسانەکان لە بەرامبەر یەکا یەکسانن هەموو لە بەرامبەر قانون و لە بەرامبەر یاسا یەکسانن و هەموو لە ئینتیخابات و لە هەڵبژاردنایەکی یەک دەنگیان هەیە بەڕاستی ئەمە بە جۆرە لە جۆرەکان خەریکە کێشە بۆ غەرب دروستەکە جا سەرنجام پەنابردن بۆ هەڵوەشانەوەی ئەمانە لە پەلاماردانی قەلێتێکەوە دەست پێکات لە جەنگی جیهانی دووەماوە گوتم جوولەکەکان بوو ئێستا دیارە موسڵمانانن و ئەم هەڕەشەیە کە لە بەرامبەر موسڵمانانە ئەکرێ بەشێکە لەو حملە و لەو پەلامارە بۆ سەر کۆمەڵگا کە دیارە قسەکردن لێرەیە لەسەر دیفاعکردن لە کولتوری دواکەوتوانەی بەشێک لە موسڵمانان نییە داکۆچیکردن نییە لە ئیسلامی سیاسی کە ئینسانەکان لەسەر ئەساسی دیانەت و لەسەر ئەساسی ویر و بۆچوونی دینیان تعریفەکە داکۆشیکردن نییە لە مەلای مزگەوتەکان یاخود لەو سەلەفیانەی کە لە بەریتانیا بەڕاستی بوونەتە بەشێک وە تەواوکەری ئەو بازەحێ بەشێکە خەڵکانی موسڵمان کاریتیاکەن داکۆشیکردن نیە لەوانە بەڵکو بەرەنگار بوونەوەیە لەگەڵ هەوڵێکا بۆ داسەپاندنی سەرکوت و ئیستیبداد لە دنیای غەربە ئەم جوڵانەوەی کاتوتە مەیدان جوڵانەوەیەکی بەڕواڵەت دژی ئیسلامیش بێ دژی دینیش بێ نەک دژی موسڵمانان ئەگەر بەڕواڵەتی ژوا بێ جگەلەوەی کە ئەمەی کە ئەیبینین بەڕاستی دوژمنایەتیکردنی موسڵمانانە دوژمنایەتیکردنی بەشەرەکانە لەسەر ئەساسی ئەوەی کە دیانەتیان چێ نەک دوژمنایەتیکردنی بیر و بۆچوونێکی دواکەوتوانە و ڕەخنە لێگرتنیان ئەوانەی کە لە سەرجادەکان هاوارەکەن موسڵمانان ئێوە سەرجادەکانمان جێبێڵن قسە لەسەر بەشەرەکانن قسە لەسەر ئینسانەکانەکەن ئەمەی کە ئەمان ئەیکەن ئەگەر چێمە ڕواڵەتیشی بێ ڕواڵەتەکەی گوایە دژی ئیسلام بێ وەکو دیانەت و گوایە لە ڕوانگەی شی ئینسانیەوە یاخود دوژمنایەتیکردنی بیر و بۆچوونێکی فاشیستان و دواکەوتوانەوە بێ بەڵام حەقەتەکەی ئەوەیە ناوڕۆکەکەی هەڕەشە و پەلامارە بۆ سەر ئەو یەکسانیە ناواقعەیە یاخود ئەو یەکسانیە یاسایی و سیاسیەی کە لە کۆمەڵگا سەرمایهدارەکان ئەپێک هاتووە قسەکردنە لەسەرەوەی ئێمە هەمومان یەکسانین و خەڵکانێکە موسڵمانن بە مەرتەبەیەک لە خەڵکی ئەم وڵاتانە کەمتر و نزمترن و
و داسەپاندنی ئەم بیرروبۆچوونێ داسەپاندنی ئەم تەراتوبیەتە ئەم پلەبەندیەیە لەناو کۆمەلگایە وەجیاکردنەوەی ئینسانەکانە بۆ باشتر و کەمتر باش یا خراپ و دروستکردنی پێپلیکانەیەکە کە گوایە لەسەرەوە خەڵکی ئەسلی وڵاتەکە هەن و لە خوارەوە خەڵکی کۆچکردووی ئەو دەرەوە هەن کە ئەمە بۆ خۆی ڕێگایەکە بۆ هەڵوەشاندنەوەی ئەساسەن مەبدەئی یەکسانی حقوقی لەناو ئەم کۆمەلگانەیە و ئەمە تەبدیلکردنی هەموو ئەوروپایە بە وڵاتانێکی وکو خۆرهەڵاتی ناوەڕاست یعنی ئەوانەی کە قسە لەسەر دوژمنایەتی ئیسلامەکەن لە بەریتانیا لە ڕاستیە هەوڵی بە سعودیکردن و بە ئیماراتکردن و بە قەتەرکردنی بەریتانیادن کۆچکردوانیان ئەوێ پەنابەرانیان ئەوێ لەوێ ئیشی سادە و ئیشی سەخت و ئیشی زۆر بێکەڵچیان بۆ بکەن زۆر لە ئاستی کارە نزمەکانە کە حسابەکرێەوەوانە خەڵکی ئەوروپی خوان لێ پارێزی ئەوانەیان بۆ بکەن بەڵام نەک وەکو ئینسانێکی خاوەن ماف و خاوەن هەر وەکو ئینسانێکی ترساو وەکو ئینسانێکی تۆقی وەکو ئینسانێکی پراوێز وەکو ئینسانێکی کەم ئینسان وەکو ئینسانێکە لە مەرتەبەی ئینسانەکان لاواستر و کەمترە ئەمە هەوڵی ئەم جوڵانەوە فاشستیانەیە و قازانجو بەژەوەندێ سەرمایهداریەکانیش لە پشتی ئەمانەوە مەترسی گەورەی دروست کردووە گەر نام بیر و بۆ چوونانە دەمێکە ئینسانیت خستنێتە تەنەکەی خۆڵەوە بەڵام هەر لە فەڕەنسایەکە کە ماری لۆپێن ئەو دەنگە زۆرانەی هێناوە و ئێستا ئەمڕۆ بەڕاستی ئەگەرچی جەبهەکەی وەکو گروپەکەی وەکو گرتبوونەوەکەی نەیتوانی دەنگ بەدەستبێنێ بەڵام ماری لۆپێن لە فەڕەنسایە بۆ نمونە ئەمڕۆ یەکەمین حیزبی پەرلەمانی فەڕەنسایە ئەوەی کەوای کرد ماری لۆپێن ئەو دەنگانە بێنێ سەرمایهدارێک و ملیاردێریی فەڕەنسیە کە ماوەی 10 ساڵ و 15 ساڵە کۆمەڵێک دەستگای ئەعلامی خستوتە ڕێگا بۆ قسەکردن لەسەرەوەی کە دۆخی فەڕەنسا بەهۆی کۆچکردوانەوە بەم جۆری بەسەر هاتووە ئەم جۆری لێ هاتووە ینی لە پشتی ئەم سەر هەڵدانی نیوە فاشیزمەوە بەژەوەندی ئۆلیگارشی مالی و ئەو کەمایەتی زۆر کەمە سەرمایهدارە زۆر دەوڵەمەنانەی ئەوروپا ببین و مەترسی گەورە و خەتەری گەورەش لێرەیە ئەبێ ببینرێ ئەوەی کە سەرمایهداری مافی یەکسانی سیاسی و یاسایی بۆ ئینسانەکان قایلە حقوقی بۆ ئینسانەکان قایلە وا دیارەچیتر لەگەڵ سەرمایهداریان نایەتەوە سەرمایهداری لە قەرنی 20 لەژێر فشار و گوشاری چەپ و سۆشیالیزم و ئەزمونێکە کە لە رووسیا بەدی هاتوو بەرحاڵ بەڕاست یا بەناڕاست ئیدعای کار بۆ هەمووان مەسکەن بۆ هەمووان خوێندنی خۆڕایی بۆ هەمووان تەندروستی خۆڕایی بۆ هەمووان ئەمانەیە کرد و ئەمە ئەو بنەمایانە بوو کە و کۆمەلگای لەسەر دروست بوو لەسەر ئەساسی منافەسەکردن لەگەڵ ئەم مۆدێلی ئەوروپا ناچار بوو کۆمەڵێک ئیسلاحات قبول بکە هەر لە ئەڵمانیا و فەڕەنسا و ئیسپانیا و ئیتالیاوە تا ئەسکەندەنافی تەواوی ئەوروپا بە پرۆسەیەشی زۆر خێراوە کاریگەر لە ئاڵوگۆڕی ئابووری و کۆمەڵایەتیا تێپەڕی کە ئەم ئەوروپایی لێ دروست بوو کە دیارە ئەو لە 20 ساڵ 30 ساڵی ڕابردووە خەریکە ڕوتی بەرە و پاش تەجروباکە بەڵام ئەو ئەوروپای لێ دروست بوو کە ئەمڕۆ لایەزار بەشێک لە ئاسەوارەکانی ئەبینی ئەمڕۆ ئەوەی کە لە بەرامبەر ئەم سەرمایهداریە وەستاوە مۆدێلێکی سۆشیالیستی نییە مۆدێلێکی سەرکوتگەرانەی چینیە کە دۆخێک دروست بووە لە چینا کە کەلتوری 9/9/6 ینی لە سەعانوی بەیانێ بۆ نوێ شەو کارکردن و 6 ڕۆژ لە هەفتەیە کارکردن لە چینازاڵە و ئەمە ئەو مۆدێلەیە کە لە بەرامبەر ئەوروپای وەستا ئەو مۆدێلی کە ئەمڕۆ لە بەرامبەر ئەوروپای ڕەشیلەکە مۆدێلی پۆتینە ئۆلیگارشیێکی دەستەبژێرێکی پولداری پارەداری سەروەتمەند لە پشتی پۆتینەوە وەستاون و دام و دەستگایەکی یاخود ئایدۆلۆژیکی فاشستانەی لە رووسایە بەرقەرار کردووە پار لە زۆر سادە لە تەبلیغاتەکانیان تەبلیغاتە ناوخۆیەکانەوەی کە باسەکرێ بینجێکە ئەوان مەسیحی ئۆرتۆدۆکسەکان بە یەکەمین
توێژی دنیازانن و ئەوان لە سەر و هەموو بەشەرەکانی ترەوە ئەبینن و داپۆشیکردن لەم کولتورە بە کارێکی گرنگی پۆتی نەبینن. ئەو مۆدێلە فاشستەیەکە لە بەرامبەر ئەوروپایە ڕاوەستاوە. ئەوروپای ئەم سەردەمەی ئێمە دەوڵەتە غەربەکانی سەردەمەی ئێمە لە کێبەرچیەکە لە بەرامبەر ئەم مۆدێلیا وەستاون و هەر بەم دەلیلەشە ئەم دۆخە کە دروست بووە هاتە مەیدانی ئەم بیرۆ بۆ چوونە دواکەوتوانەیە هەر تەنها وەکو هەورێکی چڵکنی ڕاگوزەر نابێ حسابی بۆ بکرێ. ئەمە ئاڵوگۆڕێکی زۆر گەورەیە لە دۆخی ڕوبەڕووبوونەوەی نەهامەتیەکانی سەرمایهداریە پێک هاتووە، کێشەی گەورە بۆ جوڵانەوە ئازادی خوازیەکان دروستە بێ و هەموو ئەوانەی کە یانەوێ لە بەرامبەر سەرمایهداریە خەباتێکی سەرکەوتوانە بەرنە پێشەوە پێویستیان بۆ دووبارە بە بەرنامەکانی خۆیان ناکچنەوە، دووبارە بە استراتیژیەکانی خۆیان ناکچنەوە و دووبارە بە ئەولەوێتەکانی خۆیان ناکچنەوە. سیرکردنی دۆخی ئەمڕۆی ئیسرائیل و فەڵەستین بە لەم چوارچێوەیە سیر بکرێ. سیرکردنی ئیسلامی سیاسی، فاشیزمی تورکیا، فاشیزمی باسی لە سووریا و فاشیزمی عەرەبی بەگشتی لە خۆرهاڵاتی ناوەڕاستە ئەبێ لەم چوارچێوەیە سیر بکرێت و جمهوری ئیسلامی ئێران ئەبێ لەم چوارچێوەیە دووبارە هەڵسەنگێنرێتەوە و ئەم دۆخەکە لە دنیا پێک هاتووە وانە کاریگەری لەسەر هەموو بەشەکانی دنیا هەیە. زۆر بە سادەی ئەگەر سوید ببێ بە قەتەر و ببێ بە ئیمارات، ئەگەر بەریتانیا وەکو سعودی لێبێ مامەڵی پەنابەران و کۆچکردوانی وەکو سعودیە بکە، ئێبێ سعودی وەکوشوی لێبێ، ئێبێ عێراق چی لێبێ، ئێبێ ئێران گاتەچووە. بەرحاڵ ئەو نموزەجە پێشکەوتووە لە سەرمایهداری کە ئاوا بەرەو دواوە ئەگەڕێتەوە و مافانە لێ ئەسێنرێتەوە، ئەی شوێنێکی وەکو ئەفغانستان و ئێران و عێراق ڕێچۆکە بەسەری خۆیان. بەرحاڵ ئەمە ئەو دۆخەیە کە هەمومان بەرەنگارێ بینەوە و هەمومان کاریگەری لێ وەرەگرین لە خۆرهاڵاتی ناوەڕاست بێ لە ئەوروپا بێ، کۆچکردوو بین لە وڵاتانە یاخود لە ئەو وڵاتانەی خۆمانە هێشتا بژین. ئەم دۆخە جیهانیە کاریگەری گەورەمان لەسەر دروستەکە. ئەمەی کە لە بەریتانیا ڕوویە تەنها ئەتوانێت نووشی شاخێکی گەورە بێ لە نیۆفاشیزم کە لە دنیاە خەریکە فراوانە بێتەوە سەر. بەرحاڵ وەگوتەمەکرێ بەرنامەی تر سەبارەت بەمانە بکەین و قسە لەسەر ڕوبەڕووبوونەوەی فاشیزم پێویستی بە نووسین و بە قسەکردن و بە باسکردنی زۆرتر هەیە. بەرحاڵ من لێرە ئەگەمە کۆتایی ئەم بەرنامەی ئەمڕۆمان چاوەڕوانیم لەوە هەیە گەر هاوڕێیانێک ئەم بەرنمەیان بینیوە ئیبینن سرنجێکیان هەیە، پرسیارێکیان هەیە یاخود ڕخنیشان هەیە لە قسانی کە لێرەیەکرا لەم گفتوگۆیە بەشداری چالاکانە و کاریگەر بکەن. ڕوونبوونەوەی ئەم مەسائلانە و دەستنیشانکردنی ئەو خاڵانی کە پێویستە بەرجەسە بکرێنەوە زۆر زۆر گرنگە بۆ ڕێگادیتنەوەمان و بۆ ئەوەی کە بزانین لە داهاتووە چۆن چۆنی هەنگاوە بگرین. بەرحاڵ زۆر سوپاسی هەموو هاوڕێیان ناکەم کە تا ئێستا بینەری ئەم بەرنامەیە بوون، بۆ ئومێدی ئەوەی لە بەرنامەی ترا و لە باسی ترا بەیەوەی ئازیز بم و هەروەش بڵێم لێرەیە کە سبەینێ بەرنامە بە زمانی عەرەبی ئەنجامەدەم سەبارەت بە هەوڵەکانی گۆڕینی قانونی ئەحواڵی شەخسی لە عێراق لەگەڵ دوو چالاکوانی عەرەب، ژنێک و پیاوێک لە هاوڕێیانێک لە بەغاوە لە جنوبی عێراق دەست و پەنجە لەگەڵ ئەم دۆخەی کە لە عێراقا پێک هاتووە نەرمەکەن ئەنجامەدەم. بەرنامەی سبەینێمان بە زمانی عەرەبی ئەبێ. تا بەرنامەی تر و یەکتر دیتنەوەی تر و باسی تر ئێوەی ئازیز بە شادی و کامەرانی ئەسپێرم هەر بشین.